Evdemê te baş Umêd çi pêzayîn hene li ser civîna îroya parlemanî. هاکار سڵاو لە تۆ وا دیارە نزیکەی 5 خولەک بەر لە ئێستا دانیشتەکە بە سەرۆکایەتی هومام حەمودی نەک سەلیم جوبوری هومام حەمودی جێگری دووەمی جێگری یەکەمی سەلیم جوبوری دانیشتەکە بەڕێوە دەچێت بە ئامادەبوونی 105 ئەندام پەرلەمان لەسەر چەند پرۆژە یاسایەک بەڵام ئەمێ بڵێم هاکار بەدەر لە پرۆژە یاساکانی ئەمڕۆ کە ئەو پرۆژە یاسانی کە لە خشتی کاری ئەمڕۆدا هەیە پرۆژە یاسای ئاساین و سەرجەم لایەنە سیاسیەکان لەسەری متفقن بۆیە چاوەڕێ واکرێت کە بە سەرجەمیان کە دوانیان خوێندنەوەی بۆ کرێەوە سییانیان دەنگداین لەسەرکرێ بڕاتە بواری جێبەجێکردنەوە هیچ کێشەیەکی یاسایی نەبێت بەڵام ئەمەوە بڵێم هاکار زومی لایەنە سیاسیەکان لە ئێستادا لەسەر نەهاتنەکەی حەیدەر عەبادیە بۆ پێی کە لە ماوەی ڕابردوودا دەستەی سەرۆکایەتی پەرلەمان لە هەفتەی ڕابردوودا بە تایبەتیش بە دروستتر ڕۆژی پێنجشەمە کە حەیدەر عەبادی هاتە بەردەم بینای پەرلەمان و دواتر گەڕایەوە بۆیە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان ڕایگەیاند کە لەناو ئەم هەفتەیەدا حەیدەر عەبادی ئامادە دەبێت و بەزات ڕۆژی چوارشەمیان دانابوو بۆی کە حەیدەر عەبادی ئامادەی دانیشتەکانی پەرلەمانی عێراق بێ بەڵام ئەمڕۆ خشتەی کار هاتووە حەیدەر عەبادی لەناو خشتەی کارەکەدا نەبوو و لایەنە سیاسیەکان لە ئێستا لەسەر متفقن کە حەیدەر عەبادی ئامادە نابێت ئەمەوە بڵێم پرسێکی دیکەی کە لە ئێستادا لە پەرلەمانی عێراق ئومێد سەدەما بەرەف نەبوونە حەیدەر عەبادی بۆ چی فەتگەریتن لە ڕاستی هاکار ئامادە نەبوونی حەیدەر عەبادی لایەنە سونیەکان بۆی دەگەڕێنەوە کە ئەوان پرسیاری زۆریان دانابوو بۆی سەبارەت بە پرۆژەی پاسەوانی نیشتیمانی لە حەیدەر عەبادی بکەن و زۆرێک لە سیاسیەکان پرسیاری تایبەتیان لە حەیدەر عەبادی دەکرد ئەگەر بێت و بەهاتای بینای پەرلەمانی عێراق بۆیە لەبەر ئەمانە هۆکارێک بوون بۆی کە حەیدەر عەبادی نایەتە بینای پەرلەمان بۆ پێی کە ئەو تەنها بۆ دوو پرسە هات بۆ پەرلەمانی عێراقیشیان پرسی کۆچی گەنجان بوو و دووەمیشیان پرسی پرۆژە چاکسازیەکەی حەیدەر عەبادی بوو بەڵام وا دیارە ئەم لایەنەکانی دیکە بە تایبەتیش سونە پرسیاری دیکەی دانابوو بۆیە حەیدەر عەبادی ئامادە نەبوو بۆی کە بێتە نێو پەرلەمانەوە بۆی کە هەندێک لایەن پرسیاری دیکان ئامادە کردو بۆی لە حەیدەر عەبادی بکەن هەندێکیان بۆ ئەمەی دەگەڕێنەوە هەندێکشان بۆی دەگەڕێنەوە هەندێک لایەنی سیاسی بە تایبەتی شیعە کە باڵەکەی حەیدەر عەبادین ئاماژە بۆ دەکەن کە حەیدەر عەبادی ڕۆژی پێنجشەمە بۆ کاری تایبەت ئامادە نەبووە و ئەم هەفتەیەش بۆیە ئامادە نابێت لەبەرەوەی سەلیم جوبوری لە گەشتێکی تایبەتدا و بە داوایکی فەرمی لە وڵاتی بریتانیا و سویدە لە ئێستادا لە دەرەوەی وڵاتە بۆیە دەبێت سەرۆکایەتی پەرلەمان ئامادە بێ بۆیە حەیدەر عەبادی دەبێت ئامادە بێ ئەمەوە بڵێم هاکار پرسێکی دیکە لە ئێستا لە پەرلەمانی عێراق پرسی بودجەی ساڵی 2016 بۆیە ئەو پرسە لە ئێستادا گرنگترین پرسە کە وا چاوەڕوانەکرێت لە دوای جژنەوە ڕاستەوخۆ دانیشتەکانی پەرلەمان تایبەت بکرێت بە پرسی بودجە بۆ پێی کە وەزارەتی دارایی مسودە یاخود دەستنووسی ئەو پرۆژە یاسای ئاراستی ئەنجومەنی وەزیران کردو چاوەڕێوەکەن ئەنجومەنی وەزیران بە کۆی دەنگ یاخود بە زۆرینەی دەنگ ڕەوانەی پەرلەمانی عێراق بکا بۆی ئەو پرۆژە یاسا واتە بودجەی ساڵی 2016 پەسەند بکە ئەمەوە بڵێ ماکار بەپێی ینی بەپێی مادەکانی دەستور دەبێت تا 15 بگاتە ئەنجومەنی نوێنەری عێراق و لە ئەنجومەنی نوێنەری عێراق تا سی 12 پرۆژە یاساکە پەسەند بوو بێ بۆی کە لە یەکە هیچ کێشەیەکیان نەبێ و بودجەکە پەسەند بکرێت بودجەی ساڵی 2016 بەڵام هاکار بەپێی بەدواداچوونەکانی ئێمە بە تایبەتیش بەلایەنی کوردی لەگەڵ ئەوە دانین یاخود ئومێدی ئەویان نیە کە ئەو پرۆژە یاسا لە کاتی یاسایی خۆیدا جێبەجێ بکرێت بۆ پێی کە کورد لە ئێستادا ئەم ساڵ یاخود بڵێن ساڵی 2015 لە سەدا حەفتەکەی خۆی بۆ نەهاتووە بۆیە چاوەڕوانەکرێت لە سەرجەمی ئەو بڕیار و هاوپەیمانێتیانی کە لەگەڵ لایەنە عەرەبەکانە کوردیانە بە تایبەتی بۆ داخلبوون لە حکومەتەکەی عەبادی لە ساڵی 2016 سەرجەمیان گۆڕانکاریان بەسەرا دێت ئێمە پێشهاتەکان ناکەوین چاوەڕێوەکەین کە پرۆژە یاساکە بگاتە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەڵام وەک ئاماژەم پێکرد بەپێی یاسا یاخود بەپێی دەستور دەبێت 12 ئەو پرۆژەیە گەشت بێتە پەرلەمان و دەنگی لەسەر درابێت بەڵێ زۆر سپاس بۆ ئومێد محەممەد بەرپرسی ئۆفیسە NRT لە بەغدا